بەڵە خۆشەویستان، ڕۆژی هەینی چالاکیەکانی دیداری فیلمی برمینگهام دەستی پێکرد کە تیایدا چەندین کورتە فیلمی کوردی و هەروەها فیلمێکی درێژی بیانیش تێدا بەشدار بوو و چەندین فیلم لە هەر چوار پارچەکانی کوردستانەوە بەشداریان کردبوو کە بەرهەمی دەرهێنەرانی کورد بوون. دیدارەکە بۆ ماوەی 3 ڕۆژە خایەنێت و جگە لە نمایشکردنی فیلمەکان چەند چالاکی و چەند بابەتێکی تریش لە خۆگرێ قسە و باسی زیاتر دەربارەی بەڕێوەچوونی کارەکانی دیدارەکە کەم لەگەڵ زۆر بەڕێز شەماڵ عەبەڕەش کە بەڕێزیان ئەکتەر و هونەرمەندن لەگەڵ منن. کاک شەماڵ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆش. ڕۆژی هەینی دیدارەکە دەستی پێکرد، چالاکیەکان چۆن بەڕێوە چووە یەکسەر پێم وابێ بە فیلمێکی درێژ دەستی پێکرد. بەڵێ تەمان دیدارەکە ڕۆژی هەینی دەستی پێکرد بە چەند چالاکیەک پێش دیدارەکە ویش بۆ سوپاسکردن لە سپۆنسەرەکانی دووەمین دیداری فیلمی کوردی لە برمینگهام چەند خەڵاتێک پێشکەشکرا بۆ ئەوانی و دواتریش بە فیلمی ئالودە دەستی پێکرد لە سیناریۆ و دەرهێنانی کاکسان و پاش ئەوەش بە فیلم چەند بەرنامەی درا بە ڕۆژی دووهەمیش کە درێژەیە دیسانەوە بە چەند فیلمێکی کوردی ڕۆژەکە ڕۆژ و ڕێکوپێکی ڕۆژەوەی تێکردنیە بەلای منەوە بەڕاستی ئامادەبوونی بینەرێکی هێزگار زۆر هێزگار دڵخۆشکەر لە ناو بەرمینگهام و لە دەرەوەی بەرمینگهام لە شارەکانی ترەوە ئێرە بینینی ئەو فیلمە کوردیانێتەوە بەداخەوەڵم لە تاراوەگا زۆر زەحمەتە ئێمە توانین بەرهەمە کوردیەکان کوردستان پێشکەشەکەی ببینین بۆی خەڵکتان زۆرێ. دیداری دووەمی بەرمینگهام تا بۆ ئەرگانگیان بۆ پرسی خۆمان بزانین بۆ دیداری چەند زۆری هەیە بە تایبەتی لە کاتێکا کە ظروفەکە ئازاری کوفی دارایی ئەم جۆرەی کاروانەکانە بە ظروفێکی زۆر خراپە هاوڕێن ئەگەر سپۆنسەری خەڵکی وڵاتەکە نەبێ کوردەکە نەبێ ئەم کارانە ناکرێت. لەگەڵ ئەوەشا زۆر سەرکەوتووانە لە یەکێک لە باشترین سینەماکانی ناو هەموو بەریتانیا کە پێڵەن سینەوۆڵد ئەو لە گەورەترین پاشە و ساڵۆنی ئەو سینمایە فستیڤاڵەکە بەڕێوە چوو. زۆر باشە، هەرچەندە کاک شەماڵ دەنگی تۆ زۆر بە باشی نایەتە گوێی من، بەڵام ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کە دیدارەکە تەنها تایبەت بوو بە کورتە فیلم و تیایدا یەک فیلمی درێژ نمایش کرایان فیلمی درێژ و فیلمی کورتیش تیایدا نمایش کران؟ نەخێر، دیدارەکە بە هەردوو جۆر فیلم پێشکەش کرا، هەم فیلمی کوردی کورتە فیلم هەم فیلمی درێژ، هەر ڕۆژەی فیلمێکی درێژ و چەند فیلمێکی کورتیش پێشکەش ئەکرێ. ئەمڕۆ کەسێم ڕۆژی دیدارەکەی و کۆتا ڕۆژە بە هەمان شێوە فیلمێکی درێژ پێشکەشەکرێ کە ناوی خۆشەویستیە لە سەردەمی کۆرۆنا لە سناریۆ دەرهێنانی کاکە شوان عەتوف و بە دوایە فیلم. بەڵێ کاک شەماڵ، فیلمێکی بیانی لە ناو دیدارەکەدا نمایش کرا، ئەو فیلمە بیانیە بۆچی بەشداری کردبوو لە ناو دیدارێکە تایبەتە بە فیلمی کوردی؟ خۆی ڕاستە فیلمەکە بیانی ئینگلیزیە، ناوم بنێ لە وەند، باز لە کەسێکی پێداویستی تایبەتەکە مناڵێ، بەڵام چیرۆکی فیلمەکە کوردی بوو، یعنی باز لە خێزانی فیلمێکی ڕاستە، ینی ڕووداوێکی ڕاستە، باز لە خێزانێکی کورد لە باشووری کوردستان ئەمەلیان نامێنێ بۆ
ئەو چارەسەرکردنی ئەو منداڵیان ڕۆکەنە هەندران و لە بەریتانیا جێگیر ئەبن لە شاری جابی و لەو شارە چۆن جێی خۆیانەکەنەوە بە کاتێکا ئەڕۆن کە چەندین ساڵ ئەمێنەوە. اینجا ئەو فیلمە بە چەند ساڵێ بە 3-4 ساڵ تەواو بوو، چونکە لەسەر ژیانی ئەو منداڵەیە، ئەو منداڵە وای لێدێ گەورە بێ. فیلمەکە بیانیە بەڵام چیرۆک و ناوەڕۆک کوردیە. زۆر باشە کاک شەماڵ، جگە لە نمایشکردنی فیلمەکان لە دیدارەکەدا هیچ چالاکێکی تر، هیچ کۆڕ و سیمینارێک تایبەت بە سینەمای کوردی و بەرەو پێشچوونی سینەمای کوردی لە ناو دیدارەکەدا هەبوو؟ لە پاش کۆی دیدارەکە ئەو شانە ڕوئەدا لە نێوان هونەرمەندان و هەندێک لە بینەرانە، بەڵام لە شێوەیەکی فەرمیان نەبووە، بەعکسەوە لە حاڵەتێکە کە پاژۆی فیلمەکان تەواو بێ هونەرمەندەکان کە یەکتری ئەبینن و لەسەر ئەو پاسانە گفتوگۆ ئەکەن، ئەوە ڕووی داوە. بەڵام ئەمە دیدارە مەجای ئەو شێوەی تیان نەبووە. بەڵام ژێکی خۆش هەیەکەوە لە ساڵی داهاتووە ئەم دیدارە دەبێتە فستیڤال و لەو حاڵەتە فستیڤال ئەتوانێت فۆرمێکی تر وەربگرێت لەو شتەشا لەو فۆرمەشا ئەتوانێت جێ ئەو بکرێتەوەکەوە سمینار و گفتوگۆ بە فەرمی دابنێ پۆڵی بۆ بگیرێ و قسەی لەسەر بکرێت. زۆر باشە. لە کۆتایی دیدارەکەدا هیچ خەڵاتێک هەیە؟ واتە خەڵات بەسەر سەرکەوتووەکان یاخود باشترین فیلم، باشترین دەرهێنان، باشترین ئەکتەر، باشترین بەرهەمدا پێشکەشەکرێت؟ لەم دیداران نەخێر، لەم دیدارە خەڵاتی تایبەت نییە بۆ هیچ کارێکی هونەری، هەرچەنە لە ئەو یەکەمین ڕۆژدا خەڵاتێکی دانرابوو بۆ هونەرمەندێکە ئەویش بەندە وەریگرت لە سوپاسەوە بۆ ئەو ڕێز و سقەی ئەندامانی بۆردی دیداری فیلمی کوردی لە بەرمەنهام کە ئەو خەڵاتیان بەخشیە من. بەڵام بۆ داهاتوو لە فستیڤالەکانە یەکێکە ئەوە یەکێکە لە پێشنیارەکان بۆی خەڵات بۆ فیلمەکان دابنرێ. زۆر باشە. ئەو مەرجانە چی بوون کە پێویست بوو لە ناو فیلمەکاندا بوونیان هەبێ بۆ ئەوەی کە بەشداری لەم دیدارەدا بکەن؟ خۆی لە ڕاستیە من لەبەرەوەی نە ئەندامی بۆردم نە ئاگاداری ئەو شتانە بووم چۆن کراوە، من و ژۆک و میوانێک هونەرمەندێک ڕێزیان لەناو هاتووم بۆ دیدارەکە. ئەوە ئەگەر بکرایە لە ئەندام بۆردێک لە کەسێک بکرایە و پرسیارە کە شارەزایی هەبووە لەبەرەوە داوای لێبوردنەکەم من ناتوانم وەڵامی ئەو بمەوە. زۆر باشە. هەموو ئەو فیلمانەی کە لە بەشەکانی تری کوردستان و لە بەتایبەتیش لە باشووری کوردستانەوە بانگێشت کرابوون و لەوێ نمایش کران بۆ خۆیان، ستافی بەرهەمهێنانی فیلمەکە لەوێ ئامادە بوون؟ هەوڵیاندا من ئاگایرم ئەوەیان نەتوانم وەڵام دەمەوە کە هەوڵدرا زۆربەی زۆرینەی ئەو ستافە ڤیزە وەربگرێت و بێتە ئێرە و هەوڵدرا، بەڵام بەداخەوە کە زۆربیان نەیانتوانی ڤیزە وەربگرن یا هەندێکیان فریان نەکەوتن بۆ دەرهێنانی پاسپۆرت. هەردێ هەبووە ئەمڕۆکە کۆتا ڕۆژە پاسپۆرتی وەرگرتوەوە یا ڤیزەکەی بۆ هاتووەوە، بەڵام لە ناویان لە ناو ئەو ستافانە بەڵێ هەبووەکەوە لە کوردستانەوە هاتووە و لێرە بەشداری کردووە. بەڵێ، وەکو هونەرمەندێک، وەکو سینەماکارێک بەڕێستان سازکردنی ئەم جۆرە دیدارانە، ئەم جۆرە فستیڤالی لەم جۆرە تا چەندێک زەڕورە، تا چەندێک پێویستە بە تایبەتی بۆ سینەماکاران و هونەرمەندانی تاراوگە؟ کوردستان خان بە تەئکید ئەم ئیشانە، ئەم فستیڤال و دیدارانە زۆر زۆر زەڕورە، زۆر پێویستە، چونکە ئێمە لە تاراوگە بەڕاستی پێتینووی ئەوەی کەوا یەکتری ببینین، کۆبوونەوەمان هەبێ، لێدوان و گفتوگۆمان هەبێ لەسەر کارەکانی خۆمان، لەسەر ئەو کارانەی کە لە ئایندە ئەکرێن و پلاندانان بۆ هەموو کارە هونەرەکان بە تایبەت لە مەسەلەی سینەما و فیلمسازیە. ئەم دیدارانەی چێگە بن لە جێژوان جێنزلگە بۆ ئەو کارانە. ئێمە بۆ نمونە لە
دیدارێکی ئەوە توانین پلان دابنین بۆ کاری هونەری بۆ فیلمی نوێ بۆ سیناریوی باش لە دوان لەسەر ئەو مەسەلانە بێ لەوەش بینەر گرنگە بینەر لە تاراوگە هیچ دەرفەتێکی تری نییە ڕاستە تەلەڤیزۆن ئەو ئەرکە بۆ گواستنەوەی هەموو شتەکانی کوردستان ئەگەیەنێ بەڵام لە مەسلەی سینەما ئەویش تەلەڤیزۆنیش دەسەڵاتی ئەوەی نییە چونکە سینەما جیاوازە و ئەبێ لە سینەما پێشکەش لە فیلمەکان ئەگەر دیدار و فستیڤاڵەکان نەبن بینەری تاراوگە بەڕاستی بێبەژە بن لەو لە بینینی ئەو کارە جوانانی کە لە کوردستان بە گشتی پێشکەشەکەن. زۆر باشە هیچ بەرهەمێک یاخود هیچ فیلمێکی بەڕێستان کە تۆتیایە بەشدار بوو بیت لە دیدارەکەدا نمایش کرا؟ بڵێ کێلۆ بەرهەمانە پێشکەش کرا وەکو چۆن بڵێ سەرپرایزێ بوو بۆ خۆشمان منیش ئاگادار نەبووم کە پێشکەشەکرێ هیچ ڕگلام شتی بۆ نەکرا بوو بەڵام شێوەیەکی زۆر خۆش بوو و جمهوریش زۆری پێخۆش بوو چونکە چاوەڕوان نەکرا بوو. زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە دیدارەکە لە یەکێک لە سینەماکانیان لە هۆڵە گەورەکانی ئەوێ نمایش کراوەوە با یەکێک لە با بڵێن سینەما بەناوبانگەکان هەژمارەکرێت ئەمە تا چەندێک جێی خۆشحاڵی بوو بۆ ئێوەکو هونەرمەندان. تۆ جیاوازەوەکو هونەرمەندێک کارەکەی خۆل لە سینەمایەکی بەناوبانگە ببینیتەوە لە ئەوروپا وەک لەوەی تۆ لە قاعەیەکیان لە هۆڵێکا کە سکرینێکی بۆ دروست دەکرێت کوالیتی و سکرینە تەواو نییە دەنگ کە زۆر گرنگە بۆ سینەما ساوند بە تەواوەتی ناڕوا بەڕێگا بەڵام ئەو جۆرە سینەمایانە خۆیان سیستمی تایبەتی سینەمای جیهانیان هەیە ینی فیلمێک لە هۆڵیوودیش کە دێت هەر لەو سینەمایە نمایشەکرێت کە ئێمە دیدارەکەیتیان نمایش کراوە زۆر خۆشبەختیە بۆ ئێمە کە ئەو حاڵەتە دروست بێ و لە هەموو شوێنێکی ئەوروپاش ئەوە ناکرێت لە بێرمنهام بەڕاستی دەستخۆشیان لەکەم کە توانویانە ئەوە ئامادە بکەن. خۆش بێ هونەرمەند شەماڵی عەبەڕاش سپاس کە کاتت بەخشی بە ئێمە بە هیوای دیدارێکی سەرکەوت و کاری زیاتر سپاس بۆ تۆ جارێکی تر. سپاس بۆ ئێوە و سپاس بۆم چاپێکوتە.